یەکەم تورکیا هێرشی کردووە و بەشێک لە خاچی هەرێمی کوردستانی داگیر کردووە. تورکیا لە دهۆکە، تورکیا لە هەولێرە، تورکیا لە مووسڵە. ئایا هێرشەکانی فراوانترەکە یان نا ئەوەستێتە سەر هەڵومەرجی عێراق و ناوخۆی عێراق و هەڵومەرجە نێودەوڵەتیەکان. ژنا بێگومان ئەو چی لە دەستی هاتبێ کردوێتی وە دەیکا. بەڕای خۆم ئاسان نییە هێرش بکاتە سەر شنگاڵ، بەڵام پێویستیشە لایەنە ئەو لایەنانەی کە کاریگەریان لە شنگاڵ هەیە پاساو نەدەنە دەست تورکیا. ئەوە بە پلەی یەکەم ئایا حکوومەتی هەرێم ئەگەر حکوومەتی هەرێم هەماهەنگی لەگەڵ بکە یاخود چاوی لێ پۆشێ بێگومان ئەیکا ئەو کارە. ئەگەر نەشیکە ئەو بێگومان حکوومەتی عێراقیش قایل نابێ. من پێم وایە هەڵوێستی حکوومەتی عێراقی بەندە بە هەڵوێستی حکوومەتی هەرێم. بەداخیشەوە تا ئێستا هەڵوێستی سیاسی بەرامبەر بە تورکیا و بەرامبەر بە پەکەکە تەنیا هەڵوێستی پارتیە کە لە حکوومەت ڕەنجی داوەتەوە. چکە لایەنەکانی تری ناو حکوومەت یەکێتی و گۆڕان ئاگاداری ئەوە نین چی دەگوزارێ و ئاگاداری ڕێککەوتنەکان نین، ئاگاداری جموجۆڵەکانی تورکیا نین. بۆیە بەڕای خۆم ئەگەر ئێمە باسی حکوومەت بکەین ئەبێ حکوومەت وەکو حکوومەت وەلایەنە بەشدارەکان لە ئەنجومەنی وەزیران هەڵوێستێکی ڕوون و ئاشکرای هەبێ بۆی بزانین ئەو هەڵوێستە هی حکوومەتە بۆ ئەوەی عێراقیش وەکو هەڵوێستی حکوومەتی وەگرت. بەڵام تا ئێستا هەڵوێستەکە سیاسەتەکە یا پەیوەندیەکان تەنیا لەگەڵ پارتین. ئەوەش کێشەیەکی گەورەیە. یان پارتی وەکو حزب ڕێککەوتنەکە، وەکو حزب لەگەڵ تورکیا ڕێکەکەوێ یا وەکو حزب هاوکاری و هەماهەنگی هەیە، بەڵام بە ناوی حکوومەت بڵاویەکاتەوە کارێکی باش نییە. بۆیە پێویستە حکوومەتی هەرێم بە تایبەتی ئەو لایەنانە ئەو بابەتە یەکلایی بکەنەوە. ئێمە پێمان وایە بە شەڕ کۆتایی بە کێشەکە نایە. پێمان وایە دەبێ بیر لە دیالۆگ و لە شەڕ ڕاوەستان بکرێتەوە. تورکیا هەم لە ناوخۆی هەم ئێمەش وەکو هەرێمی کوردستان لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان بێ ئەو ڕاستیە بزانین. ینی حکوومەتێک لە دوایەکانی عێراق هیچ نەما بە پێشمەرگە و بە کوردی نەکە لە ناو نەچوو نەیانتوانی سەر کوتی تا یەکجارەکی زوتنەوە ڕزگاری خوازی بکەن. بۆ تورکیاش هەمان شتە. ئێمە خۆمان بەو ئەزمونەدا تێپەڕێنە. بۆیە بە ئەبێ ئەومان لەبەرچاو بێ و ئەبێ ئێمە هاندەر بین لەوەی کە شەڕ لە نێوان پەکەکە و تورکیا ڕابگیرێ. ئەبێ فشار بکەین، ئەبێ هەموو هەوڵەکانی خۆمان بگەڕ نەک بۆ هاندانی تورکیا بۆ هاندانی پەکەکە شەڕی تورکیا بکە، بۆ ئەوی هەردوو لایەن دان بە خۆدا بگرێن، بۆ هەردوو لایەن بە دوای ڕێگە چارەیەکی تردا بگەڕێن. تورکیا داگیرکەرە و بەشێکی زۆری خاچی هەرێمی کوردستانی داگیر کردووە و کێشەکە لەوەیدا لە هەر شوێنێک بێ تورکیا ناگەڕێتەوە. سیرکردنەوە و حوت ئەو کاتێک کە بۆ شەڕی یەکێتی هات لە بامەڕنێ بنکە و بارەگەیدانا، یعنی لە 1970 تا ئێستا 24 ساڵەکە نەگەڕاوەتەوە، لەوێ جێگیر بووە. واتە ئێمە ئەو مەترسیەکی گەورەیە بۆ ئایندەی هەرێمی کوردستان، بۆ ئایندەی خودی پارتیش مەترسیەکی گەورەیە. هەر شوێنێک کە داگیرەکان ناگەڕێتەوە و هەمان کاتیشدا ینی پێویستە پەکەکەش بارودۆخی هەرێمی کوردستان ڕەچاو بکە، پێویستە ڕێز لە سەروەری هەرێم بگرێ، لە قەواری هەرێم بگرێ، پێویستە لە بەرچاو بگرێ، بە ژەوەندەکانی خەڵکی کوردستانیش لە بەرچاو بگرێ. بەداخەوە تا ئێستا سیاسەتی دەوڵەتی تورک دژایەتی کردنی مافەڕاوەکانی کوردە لە هەر شوێنێک بێ، لە ئێران بێ، لە ڕۆژهاوا بێ، لە باکوور بێ، لە باشوور بێ. ینی ئەو ڕێچکەیە کە ئەتا تۆرک داڕۆشتی ئەوانیش پەریان پێدایە بەردەوامە. من پێم وابێ لە کۆتاییدا ئەو سیاسەتکردنە سەری تورکیا ئەخوا، یعنی لە هەر شوێنێک کورد بێ ئەو دژێتی، لە هەر شوێنێک دەنجی کورد بێ ئەو بەگژی داچێ. ئەوە مەترسیدارە. کۆمەڵگەی نێودەوڵەتی سیاسەتە هەرێمایەتیەکانیش گۆڕاون و ئەگۆڕێن. تورکیا یەک دوژبنی نییە، تەنیا کورد دوژبنی نییە. تورکیا لەگەڵ یۆنان کێشەی گەورەی هەیە، تورکیا لەگەڵ عەرەب کێشەی گەورەیە، تورکیا لەگەڵ ئەرمینیا کێشەی هەیە، لەگەڵ ئێران کێشەی هەیە، لەگەڵ عێراق کێشەی هەیە. لەبەرەوە ئومێد دەکەین ینی تورکیا بەخۆیدا بێتەوە، بەڵام بەخۆدا دێتەوە تۆ گرنگ نییە. گرنگ ئەوەیە
ئێمە لە هەرێمی کوردستان ینی بەرچاومان ڕوونبی لەوەی کە چی ڕوودەدا تاکیدی دەکەمەوە هەر بستێک کە تورکیا داگیری بکە ناگەڕێتەوە دوای کاتە خاڵێکی تری فشار بەسەر هەرێمی کوردستان بەسەر حکوومەتی هەرێمی کوردستان بەسەر لایەنە سیاسەکانی کوردستان تورکیا نایشارێتەوە پلانی هەیە خۆی ئەڵێن تورکەکان ئەڵێن تورکەکان ئەڵێن ئێمە لەگەڵ پارتی هەماهەنگیمان هەیە بۆ لە ناوبردننی پەکەکە لە باشوور و پلانی شەڕێکی بەرفراوانیان داڕشتووە ئێستا کە هێزەکانی ئێرەش هەرێم هێزەکانی پارتیش وردە وردە بەرەو سنوورەکان ئەستن و بن کۆبارەگاکانیان نوێەکەن و ئۆپشن ئەوش زیاتر بۆ گەمارودانی چەکدارەکانی یا هێزەکانی پەکێکە بۆ ڕێگەگرتنە لە هاتوچۆیان و بێگومان ئەوەش زەمینە خۆشیەکە بۆ ئەوەی هەم لە ئاسمان هەم لە زەوی تورکیا باشتر بتوانێت زەفەریان پێ بە چونکە ناوچەکانیان تا دێ بەرتەسک دەبنەوە و جموجۆڵیان کەمتر دەبێتەوە پلانی تورکیا دیارە ناشارێتەوە و هاتنی وەزیری بەرگری تەنیا بۆ ڕێگە خۆشکردنە بۆ ئەوەی ئەو دەرفەتێک کە دێتە پێش لە دەستی نەدا هەوڵەدا لایەنە عراقیەکان قەنەعەت پێبینی هەوڵەدا لایەنەکانی هەرێمی کوردستان قەنەعەت پێبینی لەگەڵ لایەنەکانی تریش بێگومان لە هەوڵدایە بۆیە تاکید دەکەمەوە حکوومەتی هەرێم ئەبێ سیاسەتێکی بێلایەنی هەبێ و هیوادارم پارتی و یەکێتی و گۆڕانش هەمویان چوەکو سیاسی چوەکو حکوومەت سیاست و پلانەکانیان داڕێژن لەوەشدا ڕەچاوکردنی بارودۆخی هەرێمی کوردستان لەلایەن پەکەکەەوە گرنگە.